بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێم لە هەر کوێیەگەن میهرەبانی و ڕەحمەتی خواتان لێبێ خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ بە دیداری بە عزیز و خۆشەویست شاد دەمەوە. کاریگەری ئاین لە کۆمەڵگەدا دەکەمە تەوەریەم شەوی بەرنامەی گفتوگۆ. بێگومان ئەم دژمنایەتی و ململانێ و گورجە کاریگەرانەی کە نەیارانی ئیسلام بەردەوام لە ئیسلامی پیرۆزیەدەن وە گومانەخەنە سەر تەواوی پرەنسیپەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و سوکایەتی و ئاهەنەکانیان بەردەوام بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام هی ناشرینی و دێوەزمەیی و خراپی و نەشیاوی ئاینی پیرۆزی ئیسلام نیە، بەڵکو هی ئەو کاریگەریە بەرچاوەیەتی کە لە هەموو بوارەکانی کۆمەڵگەدا گرتوێتە بەر. دوێنێ بۆ فرۆشتنی کتێبە ئاینیەکان لە شاری هەولێر کەوتونەتە لنگە فرتێ و ڕێنە و کۆمەڵی قسەی نەشیا و ناشایستە بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام. دوو ڕۆژی تریشکە موسڵمانان لە سەرتاسەری جیهان و لە کوردستان مزگەوتەکانی خوا ئاوەدان دەکەنەوە بەهۆی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دیسان نەیارانی ئیسلام بە ناوی ئیسلامۆفۆبیا، بە ناوی ڕوبەڕووبوونەوەی ئیسلام، بە ناوی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر تیری دژمنایەتی و ڕق و بغزی خۆیان بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام دەوەشێنن. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلامیش یەکێکە لە کاریگەرترین ئاینەکانی ئەمڕۆ هەم لە ئەوروپا هەم لە وڵاتی خۆماندا. لە ڕووی نەهێشتنی تاوانە کۆمەڵایەتیەکان، تونند و تیژە خێزانیەکان، ڕوبەڕووبوونەوەی بەدەخلاقیەکانی کۆمەڵگا، بوونی چارەسەرگەلێکی زۆر بۆ پرسە کۆمەڵایەتی و تەندروستی و ئەخلاقیەکانی کۆمەڵگە کە ئاینی پیرۆزی ئیسلامەتی هەمیشە شەمشەمە کوێرەکان لە هەوڵی ناشرینکردن و گومان خستنە سەر ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەرە بەڕێزەکەین. بۆ قسەکردن لەسەر کاریگەری ئیسلام لە کۆمەڵگەدا، کاریگەری ئاینەکان بەگشتی و ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەڵگەی خۆماندا، تەوەریەم شەوی بەرنامەی گفتوگۆشم بۆ ئەو مەبەستە تەرخان کردەوە بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر ئاراز محەممەد ساڵح مامۆستای زانکۆ، هەروەها دکتۆر ڕەسوول حەسەن مامۆستای زانکۆی هەڵەبجە کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە میوانی بەرنامەی گفتوگۆ بن. دکتۆریان زۆر بەخێر بن. دکتۆر ڕەسوول زۆر بەخێر بن. کامەیە و کاریگەری دکتۆر ڕەسوول لە جەنابتەوە دەست پێ بکەم کە ئیسلامی پیرۆزیە ئاین لەسەر کۆمەڵگەجی ئێهێڵێ. سەرەتا بەناوی خوای گەورە حەمد و سەنا بۆ خوا، سەڵات و سەلام سەر پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم. دەستخۆشی لە بەڕێستانەکەین بۆ ئەم بەرنامە و هومێدەواری ئینشاءڵڵا نمونەی پێشکەشکردنی ئەم بەرنامانە زۆر بێ، بە تایبەتی کە ئێستا ئێمە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان هەنگاوانەی لەم کەناڵە و باقی کەناڵەکانی تریش کە لە کەناڵەکانی کوردستانە ڕەچاوی ئەوە بکەن کەەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە ئەوانەی کە ناحەزیشن شایەتی ئەوەی بۆ دەن کە ئاینێکی ئاشتیە کە هەموو چینەکان کۆکاتەوە، ئاینێکی وایە کە ئەوەنە پیرۆز و مبارەکە کۆمەڵگا باوەشی بۆ گرتوێتەوە. تەنانەت ئەم ئاینە ئەوەنە ویستراوە لای خەڵکی بە فیتڕەتی خەڵکی، قوڕیشیەکان لە سەرەتاوە تەعەجوبیان ئەکرد، سەریان سۆڕەما لەو ئاینەی کەوا کتوپڕی پەیا بوو چۆن زاڵ بوو بە سەریانە لە کاتێکا بە پیاوێک بە مناڵێک بە گەنجێک بە ئافرەتێک دەستی پێکرد. دوایش ئەوە بووە ئەو ئاینەی کە سەرتاسەری گرتەوە ئەلحەمدولیلا. ئێستاش و لە دوا ڕۆژیش و لە داهاتووشە ئینشاءڵڵا کاریگەری ئاین بەردەوام دەرئەکەی و زۆرترە بێ و دیاری ئەدا لەسەر کۆمەڵگا لە ئاسی تاکەوە و تا کۆمەڵگا. ئەوەی کە ئێستا بە چاوی خۆمان بینیمان لەم فترەی ڕابردووە کە ڕوویایەکی لە وڵاتانە ویستیان سەر کپیکەن، مسلمانان سەرکوتکەن، بەڵام ئەوە خۆی لە خۆیان بووە ئیعلانێک بۆ ئیسلام. زۆر جار ناحەزان ئایانەوێ ئەو نورە ئەو ئاگرە ئەو ڕووناکیە کە خوای گەورە هەڵی کردووە ئیسلامدای ساندووە بە فوی دەمیان بیکوژێنەوە، بەڵام پێچەوانەکەی ڕوئەدا بەلای ئەوانەوە بەدەیان و سەدان خەڵکی ئیعلانی ئیسلامبوونی خۆیان کرد. بۆیە ئەبینین ئاینی پیرۆزی ئیسلام بەبێ ئەوەی لەم ڕۆژگارەیە چەکێکی هەبێ، دەسەڵاتێکی هەبێ، هێزێکی هەبێ، ئیدارەیەک و پارەیەکی وای هەبێ کە وڵاتان هەر هەمووی لە عالەمە بەدەستیانەوەی و هەمووشیان بە ناوی جۆرا و جۆر بەکاری هێن لە دژی ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵام لەگەڵەوەشە ئیسلام لەم ڕۆژەیە کە وەکو لاواز و بێکەس دیارە ئەلحەمدولیلا بەردەوام لە زیادبوونایە لێرە و لەوێ و لە وڵاتان و لە ناو جەرگەی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی تریشە ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەنددای. دکتۆر کەواتە بۆچی نەیارانی ئیسلام
ئەلمانیەکان ئەوروپا نایەڵن ئاینەکان کە هەمویان ئەمر بە چاکە و نەهی لە خراپە توانین بڵێ مەبدە و پرەنسیپ هەموو ئاینەکان بە تایبەت ئاینە ئاسمانیەکان ئەم ئەلمانیانە ئەم نەیارانەی ئیسلام و ئاینەکان بۆچی ناتوانن یا نایانەوێت کە ئاینەکان ڕۆڵی خۆیان بگێڕن و ئەو کاریگەریە ئیجابیەی کە بەردەوام هەر کاریگەرەکە ئیجابی بووە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری و سیاسیەوە بۆچی ڕێی پێ نادەن ڕۆڵی خۆی بگێڕێ و کاریگەریەکەی خۆی بسەربێنێ. ئاینی پیرۆزی ئیسلام ئەمرەکە بە چەند شتێکی جوان لە کۆمەلگایە کە نەیهێڵێ تەمەەن فەرمانەکە بە ئاشتی بە خۆشەویستی بە تەبایی بە دەستگیرۆیی بە ڕازگۆیی لەوانەی کە قەدەغەی ئەکا گەندەڵیە درۆزنیە فیسق و فجور و فەساد و بەرەڵاییە هەموو خراپەکاریەکان کە بە فیتڵەتی ئینسان بێزراون کاتێک کە ئاینی پیرۆزی ئیسلامیەتە پێشەوە ئەوانەی کەوا دوژمنایەتی ئەکەن هەموو ئەمانە دەستیان ئەبڕێلەوە لەبەرەوە کە بیانەوێ بەرگری لە خۆیان بکەن بەرگری لەوە بکەن کە لەسەر ئەم خاڵانە بمێنەوە کە خۆیان ئاهانەوێ دیارە دژایەتی ئەکەن چونکە کاتێک کە ڕووناچی هات تاریکی ئەپێسرێتەوە. زۆر باشە دکتۆر ئاراز محەممەد ساڵح زۆر بەخێر بێ دووبارە سپاس بۆ ئامادەبوون. بێگومان ئەو بەسەراتەی کە دەڵێ ئاغایە گوێی لە بانگە بێ بۆ یەکەم زاری لادێکی خۆیان دەڵێ مادەم زاری بۆ پەزومەڕەکانی من ئیدی بە هەر بانگ بگوترێت تا قیامەت. عقیدە و بیر و باوەڕ و لە ڕووی فکریەوە بێگومان هەمیشە هەر لە ئەبوجەهلەوە تا ئێستا بۆیە ڕقیان لە ئیسلام و ئاینەکانە چونکە باز لە وەلانانی ئاغا و ستەمکار و تاغوتەکانەکە و سندنەوەی مافی پێش ئاراستەکردنی کۆمەلگا دەنەوە دەستخوا و لە دەست ستەمکاران کاریگەری ئاین لە کۆمەلگەدا لە ڕووی عقیدە و فکرەوە چۆن چۆنیە و چۆن ئەم کاریگەریە ڕەنگەداتەوە. سەرەتا بەناوی خۆی گەورە درود و خۆشەویستی و ڕەحمەتی خۆی گەورە بۆ سەر پێغەمبەر صلی الله علیه و سلم سپاس بۆ ئێوە سپاس خۆشەویستیمان هەیە بۆ بینەران و گوێگرانی کەناڵی پەیامی بەڕێز. ئاین بە درێژایی مێژووی مرۆڤایەتی کاریگەری و گرنگی خۆی هەبووە و مرۆڤ هیچ کاتێک بەبێ ئاین نەیتوانیوە گوزەران بکات و ژیان بەڕێ بکات تەنانەت لە قۆناغە جیاوازەکانە کە مرۆڤایەتی پەنای بۆ بتپەرستی بردووە دینی دەست نەکەوتوە عنی هەستی کردووە بۆشایەکی بۆ فراقێکی بۆ بەدوای دینێکە گەڕا و هاتووە بەردێدار شتێکی بۆ خۆی دروست کردو ناوی ئاینێکی لێ ناوە و جۆرێک لە بتپەرستی بە تعبیرە دینێکی خۆمان بۆ خۆی دروست کردووە تا ژیان ئاڵۆزی و تا زانست پێشکەوە تەکنۆلۆژیاش پێشکەوێت مرۆڤایەتی ئینسان زیاتر پێویستی بە جانیبی ڕۆحی و بە جانیبی فکری بە جانیبی عەقیدەیی هەیە. لە کاتی ئێستاشا کە بەشەریەت ماندووە بەشەرەکان ماندوو بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتەکانە تەنانەت کابران ناچارە بێت پەنا بۆ خۆکوشتن و خۆ ئینتیحارکردن نەبا هیچ جۆرێک کێشەیەکی ڕەنگە مادی و بەتاڵی و پارە و گوزەرانی نییە بەڵام فراغێکی هەیە عنی لە ناخیە بۆشایی و ماندووبوونێک هەیە کە ئەم لای خۆمان دین پڕێکاتەوە ئەوە واکە پەنا بۆ ئینتیحارە با و جۆرێک لە بێبەهابوونی ژیانی لا دروست بووە لە وڵاتە ئیسلامیانەی خۆمانە کە ئەو هەموو کێشە و دەردەسەری کوێرەوەرێمان هەیە خەڵک پەنا بۆ ئینتیحارە نابن چونکە جانیبی ڕۆحیمان جانیبی فکریمان تێرە چونکە ئێمە ئیمانمان بەخوا هەیە تووشی بەڵاو موسیبەتە بین ئیمانمان بەخوا هەیە پاداشمان نەدات تووشی خۆشەویستی سوپاسی خۆی گەورەکەین کە خۆی گەورە پاداشمان نەداتەوە بەو سوپاسە. پیاوێکی گەورە نووسەرێکی گەورەمان هەیە ئەبوو حەسەنی نەدوی لە کتێبێکی بە نرخی هەیە لەوێ ئەڵێ ئیسلام هات دووشتی پێشکەش بە مرۆڤایەتی کرد دووشتی گرنگ لە ڕووی عەقیدە و فکرەوە عەقیدەی تەوحیدی پێشکەش بە مرۆڤایەتی کرد و مرۆڤایەتی لە قەلق لە بتپەرستی لە دارپەرستی لە مرۆڤپەرستی ڕزگار کرد لە ڕووی ئەمەلە و ئیستیقامی بە مرۆڤایەتی پێشکەش کرد ئیتر هەر ڕۆژێ لەسەر پەتێ یاری ناکات هات ڕێگە وازعەکە چ لە ڕووی عەقیدەوە چ لە ڕووی عەمەلیەوە ڕوونی کردەوە هەموو ئینسانێکی مسلمانی هۆشیار ئەزانێ کە خوایەک دروستی کردووە و ژیانی ڕۆژانەی لە پێناوی ئەو خوایەدا بەسەرەبا بۆ ئەوی خوای گەورە لێ ڕازی بێ ئەمە ئیتر بەدوای بەردوودار و بت و فڵان و فیسارە ناگەڕێ لە ڕۆ فکرێکەوە ڕزگاری بۆ و عەقیدەی تەوحیدی وەرگرتووە لە ڕوو عەمەلێکەوە ئیستیقامی وەرگرتووە پەتپەتێن ناکە و مەلەولا ناکە ئینسانی مسلمانی هۆشیار و صحیح ئەو فراغی نییە ئەوە دائیمەن ئەوانەی کە ئیمانێکی پاکیان هەیە کردەوەیەکی جوانیان هەیە دائیمەن لە ڕووی ڕۆحی و لە ڕووی فکری و لە ڕووی عەقیدەیەوە کە ئەیان بینی ڕویان گەشە دڵیان خۆشە تەنانەت لە کاتی بەڵاو موسیبەت و ناخۆشیەکانشە کە تووشیان ئەبێ ئەڵێ بۆ دڵخۆش ئەڵێ کاکە ڕاستم تووشی نەخۆشیە بەس ناخۆشیە بووم بەڵام خوایەک هەیە پاداش نەداتەوە لەسەر ئەو ناخۆشیە هەستەکە ئەم دنیای لەوێ چێژ لە ناخۆشیەکانیشی وەرەگرێت چێژ لە تاقیکردنەوەکان ئەزانێ کە ژیان
هەمی تاقیکردنەوە خۆی گەورە بۆی دروستی کردو کە تاقی بکاتەوە و پاداشتی زیاتری بداتەوە بە تاقیکردنەوەی خۆی گەورەی زانین لێواشە ئەو فراغە ڕۆحی ئەو فراغە فکری ئەو فراغە عقیدەی بۆ دروست نابێت و ئیمان و علاقە و پەیوەستیەکی لەگەڵ خۆیەکە کە خالقی هەموو بوونەوەرە و لە ڕۆژی قیامەتێکی شێوە زیندوی کات و پاداشتی داتەوە هەموو ئینسانێکی ئیماندارە هەموو ئینسان ئەهلی تەوحید وا بیرەکاتەوە بۆیە لە ڕووی ڕۆحی و دەرونیەوە دامەزراوتنی خەڵک ئەو کەسانن کە ئیماندارن. بەتە دکتۆر ئەو ئیسلامۆفۆبیا و غیرە و حەسوودەی کە نێرانی ئیسلام بەرامبەر بە ئەهلی ئیسلام هەیەە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرەو ڕووی سەرمایەدارانی قوڕەیش کە ئەو هەموو زێڕوزی و کاروانی بازرگانیانە بۆی فەرموو قولوا لا اله الا الله تفلحوا بڵێن لا اله الا الله ئاسوودە و بەختەوەری ناخ و دنیا و قیامەت دەبن. کەواتە ئەم جۆرە لە گورزکێشان و ململانێ و بغز و کینەی کە ئەهلی دوژمن بەرامبەر بە ئیسلام هەیەە ئەگەڕێتەوە بۆ ئاسوودەی دەرونی کە ئێمە هەمانە ئەوان نیانە. ئەو ئاسوود دەرونێت تاکویکە لە عولەما فەرمون ئەگەر مەلیک و پاشاکەمیان زانات چ چێژ و خۆشی ها لە دڵ و دەرونی ئێمە لە کاتی نوێژە بە شەڕشمشیان لەسەر کردو ئادە دەریان نەهێنا تەنانەت ئەڵێ ئەمەنە هەز بە خۆشی ڕۆحیەکەم لە کاتی نوێژەکانمە ئەترسم نوێژەکەم بۆ خوان نەبێ بۆ چێژی ڕۆحی خۆمیکەم لێ گومانی بۆ دروستە بێت لەسەر عیبادەتەکەی خۆی بە درێژایی تاریخ هەموو دینەکان دژایەتی کراون هەموو پێغەمبەران دژایەت کرا ئەمە سنەتی کەونە سنەتی خوای گەورەیە لەم کەونا دژایەتی دین هەر ئەکرێ ڕەنگە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک ئەبوو جەهل ومن شابه و دژایەتی پێغەمبەریان کردووە ئەبوو جەهل کابرایەکی قوڕیشی بۆ زۆر چاکزانیوێتی لا اله الا الله یعنی چی زۆر چاکزانیوێتی کە شیعاری قورآن ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت خۆی تاغوت بۆ هەستی کردووە کە مەکانەتە خێڵێکی ئەو قوڕیشی و فڵانی و بازاڕینەکەی لە دەستەچێ ئیسلام هاتووە ئەڵێ سەر بۆ خۆیان دابنێنە سەر بۆ کەس دابنێنە تەنها خوا گەورەی تەنها ڕۆژی پێنجار بڵێ الله ئەکبەر ئەبوو جەهل ئەمەی قبوڵ نییە ئەبوو جەهل ئەڵێ تەنها من گەورەم لێوە گەورەیی و پێگە عەشایری و خێڵێکی و بازاڕوینەکەی مەکەی لە دەستەچێ ئەو شەڕی ئەوەکە ئەڵێ تەنان بۆچی تا قوڕیش ئەڵێن عەرەب ئەڵێن خەڵکی مەکە ئەڵێن باشە بۆ لەم دوو دێ عەزیمە لەم دوو شارە گەورە تائیف و مەکە بۆ محەممەد هەڵبژێرا بۆ ئەم هەموو ڕێز عەشایەر ئەوم پیاوە گەورە و ئەعیان و ئەشرافە نەکرا بە پێغەمبەر ئەوان گومانەکان ئەوەیە کێشەی ئەوان بۆ کێشەی ئێستا سیراعی ئێستا کە ئەم هەموو درۆ دەرەسە و چاوەشەکاریەکرێ لە ڕاگەیاندەکانەوە ململانەیەکی سیاسی سواوە ململانەیەکی سیاسی سواوە چ لە وڵاتە عەرەبیە لە وڵاتە ئیسلامیەکان لە هەرێمی خۆشمان ئەو ململانە سواوەیە بەڵام بەداخەوە لە هەموو کات و سەردەم و زروفێکە گروپێ دروستەکەن هەنێ خەڵکی نەشارەزا و نەشیا و بە ناوی دینەوە دروستەکەن ئەمەش زیاتر لە زمانەدا تێک کە ئەو ڕقوکین و بغزە هیانە بەرامبەر بە ئیسلام چونکە ئیسلام دینێکی پاکە دینێکی ئەڵێ داینپیسی مەکە ئەڵێ زیادەڕەوی مەکە ئەڵێ گەندەڵی مەکە ئەڵێ دزی مەکە سوڵتە و دەسەڵاتدارەکان ئەم ئیسلام ئەمانیان پێ ئەمانیان قبوڵ نییە دەستیان ئەگرێت کە ئەو جۆرە زیادە ڕێوانە نەکەن بۆی ئەم دژایەتی ئیسلامەکان و زۆر چاکیش ئەزانن کە ئیسلام چەندێ عەزیمە و چەندێ عەدلە و چەندێ گەورەی و ئەشزانن ئەمڕۆ تەنها شێ بتوانێت مەترسی لەسەر کورسەکانی ئەوان دروستکە دینی ئیسلامە لە هەموو جیهانی ئیسلامیە. زۆر باشە دکتۆر ڕەسوڵ دکتۆر ئازە فەرمێت تاکە شتێ لەم سەردەما بتوانێت ببێتە ڕێگرێ لە بەردەم ویستی و ئارەزووی ئەوانە و مەترسیە بۆ سەر دەسەڵاتی گەندەڵی ئەوان بۆ سەر کورسیەکانیان بۆ سەر خۆشگوزەرانی و وەڵێ ئیستیبداد و دیکتاتۆریەتیان هەبێ ئیسلامی پیرۆزە. جەنابیش لە وەڵامی پێشتر ئاماژەت بەوە کە ئیسلام نە سوپای هەیە نە سنوورێکی جوگرافی هەیە نە دەسەڵاتێکی سیاسی هەیە نە خەلیفەیەکی ماوە ئەم جۆرە لە ترسە ئەم وەهمەی ئەوان بەرامبەر بە ئیسلام لە چێوە سەرچاوی گرتووە و ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ئەتوانێت لە ئێستای بێنازی خۆشیاوە کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم کە بەرەو غەریب بوونەوە ئەڕوا ئەم هێزە کاریگەرە معنەویەت چێکە لەسەر دڵی نەیارانی جێهێڵێ. ئیسلام لەبەرەوە خۆی گەورە ئەفەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافیظون خوایەکی باڵا دەست هەیە پارێزگاری لێ ئەکە و ئەی پارێزیە و ئەم دینە کەوتمان چۆن سەرکەوت بە غەریبی هات وەخوای گەورە پاراسی و سەری خست و بەردەوامیش لە تەشەنەبوون و گەشەکردندایە و ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئەوان وا لێ ترساون بەو شێوەیە لەبەر ئەوە کە هێز و دەسەڵاتیان ناهێڵێ لەو شتانەیە کەوا ئەوان بەکارێنن چونکە ئاینی پیرۆزی ئیسلام ڕەچاوی عەداڵەت و دادپەروەری کردووە حەلی هەموو کێشەکانی دۆزیوەتەوە دایناوە هەتا خۆیان یەکێ لە زانەکانی خۆیان بەرناشۆ ئەڵێ ئەگەر ئەو محەممەدی ئیسلام ئێستا زیندوو بێتەوە هەڵسێ لە قەبرەکەیە لە ئەندازەی ئەوەی فەنجانە قەهوە خۆیتەوە هەموو مشکلاتی عالەم حەلەکە ئەمان خۆیان مشکلەکان دروستەکەن کێشەکان دروستەکەن جارێک بە ناوی قاعیدە و جارێک بە ناوی داعش و جارێک هەمە سەرەتاکەشان کە ئەیبینی سەرکردەکانیان ئەوانەی کە دروستکراون هەمووی لە ناو مخابەراتی وڵاتە زلێزانەوە ئەنێرێن بۆ ئەوەی کەوە ئەمان کۆمەڵێکی پێوە بنیشێ و
وڵاتانی تری پێوێران کەن بە ناوی ئەوە لە ئیسلام بن ئینا ئیسلام ئەوەی کە ئەڵێن چەند کەسانێکی کەم نوێنەراتی بکەن وەکو تونڕەوی تونتیژی لەوانەیە لە سەدا یەکیش کەمترە یعنی لە دایا پوینتش کەمترە ئەگەر حسابی ئەوە بکەی کە ئێستا هەلەمە ملیارێک و ملیارنیەک زیاتر مسلمان هەیە لەبەر ئەوە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام بەفوی دەمی ئەوان ناکوژێتەوە و ئیسلام بەردەوام لە تەشەبوون لە گەشەکردندایە بەڵام کێشەکە ئەوەیە ئەمان هەموو شتێ بۆ خۆیان بەڕەوا ئەبێنن لە سەرەتای ئیسلامە یەکێک لە پێش ئیسلامە سەیدێک ئەوێ عەبدەکەی بکوژێ کە ڕای کێشێتە دەرەوە ڕای کێشێ بیکوژێ گەنجەکە ئەو عەبدە ئەو بەندەیە لە تاو گیانی خۆی بەدەستیا گاز لە دەستێگرێ ئەمی ژەڵێ چەنە زاڵمە ئەمێ بیکوژم گاز لە دەستمەگرێ کاکی تۆر یعنی بەدەستان وسان و گازەکەی ئەو بۆ ئەم بە زوڵ مەزانێ کوشتنەکەی خۆی بۆ ئەو بەڕەوا بینێ ئێستا ئەمڕۆ ئێمە لەو حاڵین مسلمانان بەڕاستی بە ئەسەفەوە ئەڵێم هەموو وڵاتە زلهێزەکان دەمیان دابچریوە بەرامبەر بە ئیسلام لێژێر ناو ناتۆرە و ئەنواعشتی ترە تۆهمە دروزەکان بۆ مسلمانان و بۆ ئیسلام بەڕاستی ئەوەی کە ڕاستە دیارە ئەوەشی چەوتە دیارە ئەینا ئەمان کە بیانەوێ شتێ بکەن لەژێر ناوێکی ترا نابێ مسلمانانی پێوە ژیرۆ دەکەن ئەنی جاری وا هەیە کە ئیسلام لە شوێنەکە دەسەڵاتدار بووە هەموو یەک و یەک چاو پاراستووە تانانەت ئەوەشی لە زیمەی ئیسلاما بووە گاور بووە جوولەکە بووە یەزیدی بووە هەر دینێکی هەبووە لە شوێنی خۆیان پارێزگاری لێکراوە ئەبۆ لە ساتەکانی کە ئیسلام دەسەڵاتی هەبوو لە ئەوروپا و ئاهاتنەوە بۆ وڵاتە ئیسلامەکان و بۆ بەغا بۆ خوێندون و بۆ زانست و بۆ زانیاری و لەو کاتانایە لە وڵاتانە شانازیانە کرد بە عەمامی گەورە و کەوای شۆڕەوە بۆ چونکە ئیسلام دەسەڵاتیە بوو بەڵام ئەمڕۆ کە دەسەڵاتی نییە ئەبینی ئیهانە ئەکرێ چەوسێنرێتەوە قسەی پێوترێت تۆمەی خرێتە پاڵ وای لێ ئەکرێ کە بکرێ بەو شتە داعبا ترسناکەی خەڵکی لێ دوورکەونەوە بەڵام ئەو پیاکێشان و بە تیرۆریست و توند و تیژ ناساندن و کوشتنە و بەردەوام ئیسلامۆفۆبیا ئەتوانێت لە کاریگەری ئیسلام کەم کاتەوە ئەوان ئەتوان بە خەیاڵی پوچی خۆیان بگەن بن بە پێچەوانەی ئەزانم بە نسبەت ئەوانەوە کە ئەو توهمانە دروست دەکەن خەڵکی شارەزایە ئەمڕۆ تەکنۆلۆژیا لە ئارایە دنیا هەموو عالەموەک و دەیەکی پشکۆلە لێ هاتووە لەم سەراوسەری دنیا ئەبینرێت جاران لەوانەیە لە شارێک و بۆ شارێک لە وڵاتێک وڵاتی خەبەرێک ناگەێنراوە ئابیسرا ئێستا مباشر لە هەر وڵاتێکەوە بینی بە سەوت و سۆرە ئەبیسرێ و ئەبینرێ ئەو خەڵکانش شارەزان بە دوای ئەگەڕێن لێ ئەکۆڵنەوە بزان ئایا ئەمە چییە ڕاستە ڕاست نییە بۆیە ئەبینی هەر شتێک کە ئاکرێ لە زیدی ئیسلام و مسلمانان پێچەوانەکەی ڕاست دەرەچێ چونکە ئاینی پیرۆزی ئیسلام دژی تند و تێژیە دژی تونڕەویە سێ جار پیامبەر مسلم فەرمی هەلەکە المتەنەطیعون ئەی المتەشەدیدون لەبەرەوە ئیسلام ئاینێکی پیرۆزی میانڕەویە کە هانی خەڵکیژەیە لەسەر ئەوە تەنانەت لە عیبادەتیشە سێ کەس هاتنە خزمەت دایکمان حەزرەتی عایشە ڕزای خۆی لێبێ پرسیاری عیبادەتی پێغەمبەریان کرد صلی الله علیه وسلم کە بۆی باسکردن وتیان های هو ئێمە لە شیوێک و پێغەمبەری خۆم لە شیوێکی تر نحن في واد وهو في واد آخر جا ئیچیان بڕیاریاوتی تر من شەو ناخەو ئەوتریان بڕیاریاوتی من خێزان نایەنم ئەوتی بڕیاریا کەوا ئیتر دایم بە ڕۆژوو بێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەڕایەوە حەزرەتی عایشە بۆی جێڕایەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە پێ ناخۆش بوو چوە سەر مینبەر و فەرمووی ئایا ئێوەن ئەمە و ئەوە ئاڵێن پێ قبوڵ نەبوو فەرمووی من واللهی لە ئێوە لە خۆناسرم لە خواترسترم متەقیترم بەڵام خێزانشێنم و بە ڕۆژوژەم ئەششکێنم و ئەشخەوم و شەو نوێژی شەکەم کەواتە لە عیبادەتەکەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم تون ڕەوی قبوڵ نەکردو زیادە ڕەوی قبوڵ نەکردووە چۆن لە شتی ترا قبوڵی ئەکا تەنانەت ئیسلام منعی ئەوەی کردووە کە کەسێک شیشێک ئاسنێک حەدیدەیەک شتێک بەرزکاتەوە بەرامبەر براکەی بۆی نەیترسێنێ کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە ئاین دادوەریە ئاینی میانڕەویە ئاینێکە بۆیە کە بە فیترەت هەموو خەڵکی بەڵکو عالم بەردەوام ڕووی تێیەکا و باوەشی بەگرتێتەوە زۆر باشە دکتۆراز کاریگەری ئاین لە بواری هاوکاری و پێکەوە ژیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە
کۆمەڵگەی ئێمە لە سایەی نەیارانی ئیسلامەوە بەرەو هەڵبەشانەوە چێ خێزان لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەرتەوازە بێت ڕێژەی جیابوونەوە زۆر لە ڕێژەی هاوسەرگیری زیاترە تەنانەت دەگەڕنەوە لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی عەبدولعەزیزدا 9 مانگ دادگاکەی کەسێک نەبووە بڕوا شکاتێکی تەلاقی شتێمچانە بکە ئاین دەتوانێت جارێکی تر چۆن لە ڕووی کۆمەڵایەتی و هاوکاری و پێکەوە ژیان و یارمەتیدانی هەژار و پەنانەبردن بۆ کۆمەڵێت تاوانی قێزەبوون بە حکمی نەبوو هەژاری و نەبوونی دەرامەتێکەوە چۆن دەتوانێت جارێکتر کاریگەری خۆی بنوێنێتەوە خۆی ئاین لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە دینی ئەخلاقە دینی عەقیدەیە دینی عەمەلە دینی کردەوەی باشە بە تایبەتی ئاماژە بە خێزان کرد خێزان هەر پیرۆزیەکی دینی هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە عەقدی زەواجی کردو هەموو شتێکی دنیاوی لە مزگەوتان نەکردو شتێکی دنیاوی لە مزگەوتان نەکردووە بەڵام عەقدی زەواجی بردوتە ناو مزگەوت بۆ ئەوی پیرۆزی و سیمایەکی و سیاغەیەکی دینی وەربگرێ ئێستا بۆچی دیاریدەی هەڵوەشانەوەی خێزان چونکم زۆرە کابرا تۆ کە سەبر ئەگری لەسەر کەم و کورتی من و تۆ هەر کەسێکی تر کە سەبر ئەگرین لەسەر کەم و کورتی خێزانەکانمان یان خێزانەکانمان سەبر ئەگرێت لەگەڵ ڕەنگە لە کەم و کورتیەکانی ئێمە ئەو ڕوانگەیەکی دینیەوە بیرەکاتەوە ئەڵێ من کە سەبرم گرت و کەم و کورتی مێردەکەم و هاوسەرەکەم و خێزانەکەم و خۆڵگەی خۆی گەورە پاداشمەداتەوە و تەنها لە کۆمەڵە شتێکی کاتی دنیاوی نەفسیشە خێزانداری و پێکەوەنانی خێزان کورد نەکراوەتەوە ئێمە هەدەفێکی زۆر گەورەتر درێژەدانە بە ژیان و پەروەردەکردنی مناڵە بەو هەدەفە گەورەوە بیرەکەینەوە بەڵام ئەمڕۆ ئەم بێموبالاتەی کە دروست بۆ دووریە لە دینەوە بە تایبەتی نەبڕوا بە خێزان ماوە نەبڕۆیان بە خوێندن ماوە نەبڕایان بە ڕێز و خزمایەتی و خۆشەویستی ماوە ئەم جی لە نوێی کە دروست بووە هەر کاتێک گەرمیت کەمترین گەرمی پێ ژنەکەی بەڕەڵاکە پیاوەکەی بەڕڵاکە ئەم پاشاگردانی کە دروست بووە ئەو دوورکەوتنەوەی لە ڕۆحی دین لە سیماکانی دین لە معالیمەکانی ئیسلامی پیرۆز کە ئەم جۆرە هینە کەم کوتیانە دروست بووە دین فێری سەبرمانەکە فێری ڕێزمانەکە فێری خۆشەویستیمانەکە تەنانەت وەجعل بەینەکم مەودەتە وەڕەحمە لەسەر ئەساسی دین دروستە بێت لە بینی ژن و پیاوە ئەمە وا ئاکا کە خێزانەکان بتەو بن و ڕێزی یەکتری بگرن و ژن و پیا و ڕێزی یەکتری بگرن و مناڵ ڕێزی باکودایی بگرێ و ئەم چاواشەکاریش لە ڕاگەیاندنەکان و پیا و سالاری و ژن سالاری و چی سالاری و مناڵ سالاری باوک سالاریە ئەم هەموو قسە ژەهراویانە کە ڕۆژانە ئەکرێ بە گوێچکەی ئەم خەڵکە ژن پیا ژن وەکو دەعجانە سەیری پیاوەکە پیا و ژنی وەکو دژمن سەیری ژنەکە مناڵ وەکو دژمن سەیری باوکیەکە ئەڵێ ئازادیەکانم داگیرەکە و دایم سرم ئەکوتێتەوە ئەم ڕاگەیاندنە خراپە بێموبالاتەش کە چێ بەگوێی خەڵکە ئەمانش هەموو دەورێکی خراپیان هەیە هەموو ئەمانەوەی کردووە کە کۆمەڵ بۆشێ کە پەیوەندیەکان لاواز بێ بەڵام ئیسلام دێز ئیش لەسەر تۆخکردنەوەی ئەم پەیوەندیانەیەکە ئیش لەسەر چاکردنەوەی ئەم کەم و کورتیانەیەکە مناڵ هانەدا باوکی و دایکی خۆش بێ و ڕێزیان بگرێت باوکو دایک هانەدا کە مافی مناڵەکان پارێزن و مافەکان ئەرک و واژمەکانیان جێبەجێ بکەن ئەم شیعارانە شیعاری ئیسلام نیە ژن سالاری پیا و سالاری ئەمانە شتانێکە دروست کراوە بۆ تێکدانی هین بۆ ئەوەی ژن بکەوێتەوە سەرجادە کابرا بە ئارەزوی خۆی نیکا پیا و بەرەڵا بێت و هیچ کەس هیچ علاقە و ئیلتیزامی و هینێکی نەمێنێ هەموو ئەوانش دین دروستی کرد ئەم شتە جوانە حەچیشتی جوان لەم کۆمەڵگەی ئێمایە لەم کۆمەڵی ئێمایە دینە کاتێک کە ڕێزگرتنی باوکو دایک ڕێزگرتنی مامۆسای ئاینی ڕێزگرتنی مامۆسا ئێستا لە هینەکانی شات خوێندکار و قوتابی مامۆسایان کردەوە بە دوژمن مامۆسا نابێت لە قوتابی بدات با مامۆسا بۆ لە قوتابیەدا خۆمە کێشەی زەویزار و پارۆ فڵانیان نییە مامۆسا بۆ لە قوتابیەدا ئەمە قسەیەکی بێموەلات ژەهراوی فرێدی لە ڕاگەیاندنەکانەوە بەداخەوە بۆ هەموو شتەکانیان تێکدا و بەسەر یەکە مامۆستا دەرسەڵێتەوە لەگەر ئەو بۆ مۆبایلەکە و خۆی خەریکەکە گوێ بە مامۆساکەی ناگرێت ناژبێ پێی بڵێ گوێ بگرە و ئەمانە لەوانەیە شکاتی لێ بکات بڵێ مامۆسا شکامی ئەم جۆرە شتانە ئەم مۆزعی کە دروست کراوە بەداخەوە هەمی دووریە لە دین هەمی تێگەنێگەیشتنە لە دین هەمی بڕوان نەبوونە بەو فەلسەفە گرنگێکی خۆی گەورە منی بۆچی دروست کردووە خۆی گەورە بۆچی ژیانی پێبەخشیوم خۆی گەورە لە ڕۆژی قیامەتشە پرسیارم لەکات کە ڕۆژەکانی ژیان و هەفتەکانی ژیان چۆن بەسەر برد ئەم عەقیدە و ئیمانەمان بە ژیان و بە فەلسەفە و بە حکمەتی ژیان دکتۆر کاریگەری ئاین لە ڕوبەڕووبوونەوەی تاوانە کۆمەڵایەتەکان وەلووتکەی هەمویان تاوانی کوشتن کە زۆر زیاد بووە بێگومان من ئەگەر لە 2010 30 کەس کوژرامە لە هەرێمی کوردستان تەحەدای هەموو عەلمانیەت و کەناڵەکانیانەکەین یەکێکیان ئەندامی حیزبی ئیسلامی بووە بکوشت نە پەروەردەکاری مزگەوت بووە نە پەروەردەی قورئان بووە لە کاتێکا ئێمەی موسڵمان بە جادەیە کاربەوەی تیژڕەویەوە ئەگە پشیلەیەکیش بکەین بە ژێرەوە دڵماندا ئاخور پێ بەڵام ئێستا کوشتن وای لێ هاتووە خەڵک یانی وەکو ئەو خواردنەوەی لێ هاتووە یانی بەڕاستی لە حاڵەتەوە بۆتە دیاردەیەک و خەڵک زۆر بەلای ئاسایی بوو ئاینی پیرۆز ئیسلام چۆن دەتوانێت کاریگەری جێبهێڵێت سەر تاکەکان
لە قێزەونکردن و دوورکەوتنەوەیان لە تاوانەکان. باشترین بربەست لە بەرامبەر ئینسانە کە ڕێ لێ بگرێت و تاوانەکە ئاینە و ئیمان بوونە بە ڕۆژی قیامەت و بە لێپرسینەوە چاودێرە و کە من عقیدەم ئیمانم وایە کە خوای گەورە خەبیر و بەسیرە ئەمینەیش تاوانێ ناکەم و باشترین بربەست باشترین سیاج کە کۆمەڵ لە تاوان لە کوشتن لە درۆکردن لە دزی بپارێزێ دینداری و ئیمانداری بەداخەوە مرۆڤێکیش خراوەتە ئاستی بەداخەوە ئەوەی کە ئاماژە پێکرد بە تایبەتی لەم ماوەی پێشوە هەر لەم شاری خۆمانە دووسێت تاوانی زۆر قێزەون زۆر دڵتەزێن کران ئەوەیە کابرا 150,000 قەرزارە چۆ مناڵێکی منداڵێکی بردو لای ماڵ و خنکانێتی و بۆ مۆبایلەکە ئینسانێکی کوشتووە ئەمە ترسی خوای لە دڵانی ئیمانی بەخوانیە پەروەردەی مزگەوت نییە بڕوای بە گوتارە ئاینەکانی ژنێ گوێشیان بۆ ناگرێ ئەم هەموو چاواشەکاری کە کراوە باوسەلاری پیاوسەلاری خێزان سالاری ئەمانە کراوە یعنی کەسێکی ئاها بێ مۆبایلاتی دروست کردووە کە لەو لای ماڵەوە من دەست خاتە بینەقاق ینی هەتاکو ئێساکانش جیلی نوێ جیلی کۆن جیلی من و تۆزە بە وڵاتەوە سێش لە ناوێنی سەری جەنازە بکەین هەر سام و هەیبەتێکی هەیە تۆ ترسێکمان لێ هەیە بەڵام منداڵێکە چم هاوڕەکەی خۆی بردو بۆ مۆبایلەکەی دەست خاتە بینەقاقای ینی کۆمەڵێت جەردەی دوور لە مزگەوت و دوور لە بەها ئیسلامیەکان ئەچێ کابراایکی بەقاڵی داما و ئەگرێ و لە پێناوی ساریەکی نازانم پارەیە چییە ئەیبات و خاتە چاڵێکەوە و دایە پۆشە بێەوەی حساب بۆ خوا بۆ دین بۆ ئەخلاق بۆ وەی شتێ ناکە ئەمە بێدینی ئەوە دروستەکە ئەینا ئینسانی ئیماندار ناوێرێت تەنانەت ئەگەر دڵی دایکە بێشێنی دڵی هاوڕێکە بێشێنی دڵی دراوسێکە بێشێنی ئەوێ مشکلێت هاچی ئاشتێکی تۆڵی خوا غەزەبم لێگرێ ینی ئەوەی کە تۆڵێ بڕوا بکە من خۆم سیارە لێ خوڕم زۆر جار کە خەریکم پشی لێ شتێ ئەەکەی بەژێرەوە ینی ترسێت تا ئێوارە دڵمدا خۆرپاوە و پێمەوە دیارە ینی ئەو هینەمان هەیە کە من خوا محاسبە مەکە لەسەر ئەو گیان لەبەرم کوشتووە من مافی ئەوم نییە ئەو کوژم بەڵام بەداخەوە ئەم وەزعی کە دروستیان کرد ئەم هەموو دژایەتی ئەم ڕاگەیان خراپانە لە دژی دین و لە دژی ئیسلام و بە ناوی داعش و جند و فلان و فیسار و ئەو هەموو دژایەتی دینیان کرد ئەو بەرهەمەکەیەتی مناڵی منداڵێکە چێت دەسەخاتە بینەقاقای هاوڕەکەی و لە پێناوی 150,000 ئەیکوژێ بەداخەوە ئەگەر نەگەڕێنەوە بۆ پەروەردەی مزگەوت نەگەڕێنەوە بۆ بەهادینەکان نەگەڕێنەوە بۆ ڕواندنەوەی جارێتر ئیمان بەخوا و بە قیامەت کە لێپرسینەوەی هەیە وەخوای گەورەی لێپرسینەوە لەگەڵاکە لەسەر کار و کردەوەکانمان بڕواکە ڕۆژانە و مانگانە و هەفتانە دەیان تاوانوی کێزەونی ئاها کە دوای حکومەت و ئاسایش و پۆلیسیش ناتوانێت بەری لێ بگرێت ئیجازەی کاردوەر ئەگەر ئیزافە و قسەکانی بەڕێزی ینی ئەمڕۆ کە ئەو شیرازەیە تێک چۆ لەناو خێزانە ڕێزی گەورە بچووک نەماوە ڕێزی دایک باوک نەماوە ڕێزی مامۆستا نەماوە فەرمووی و کێشەکانی زۆر بووە هەروەی کە ئاماژەمان بۆ کرد کە لە دادگاکانە ئەبینی ڕێژەی تەلاق زۆر بووە سیقەی پیاو بە خێزانی نەماوە خێزان بە مێرد و پیاوەکەی نەماوە سیقە خەریکە لە بینی خێزان و مناڵ و باوک و دایکان ئامێنێ هەمووی ئاکامەکەی ئەوەیە کە ڕاگەیانەکان کاری لەسەرەکان و کەسانێکی ناحەز بە ئیسلام خەڵە دوورە خەنوو لە ئیسلام بەڵام ئەگەر سێنی ئاینی پیرۆزی ئیسلام کەی کە کاریگەری چەند هەیە لەسەر کۆمەڵگا ئەمانە هەلێک لە ئاس خۆی مافی هەیە حەقی هەیە ئەڵێ مافی باوک ئەوەیە مافی دایکەوەیە مافی خێزانەوەیە مافی مناڵ ئەوەیە مافی دراوسێن بەڵێ ساکاتێک بوو کە دراوسێن دەرەچوو لە ماڵەکەی ئەپارەت بە دراوسەکەی ئێستا لە دراوسەکە ئەمین نییە کاک دکتۆر لەبەر ئەوە بەڕاستی ئەمە مەساتە ئەمڕۆ ڕووی کردوێتە کوردەواری خۆمان کۆمەڵگای کوردەواری خۆمان مەشهورە بەوەی کەوا ئەخلاق و ڕەوشت و بەها بەرزەکان و ڕێز و احترام و ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و هەموو ئەمانە لەومانە تا ئەم ساتەش ڕەنجیاوەتەوە بەهۆی فەزی ئیسلام و بەهۆی گەورەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بۆ کە لە ناومانایە ئەمڕۆ کە سیرەکەی وا لە کجەکەی ڕێز بۆ باوکی نەگرێ ڕێز بۆ برای نەگرێ ڕێز بۆ دایکی وای لێەکە کە ئەمیش ڕەتفیعلیە بێ ڕەتفیعلیە بێ ئەوەی کە ئەبینی کە ئێستا هۆکارەکانی سەر هەڵەدا کاک دوکتۆر یعنی ئەمەی کە ئەبینی توند و تیژەکان بۆ نمونە مەسەلەن ئاماژە بەوە کرد کە کوشتن و بڕین کاک دوکتۆر باوەژە ئەو مناڵان لەسەر چی کوشت هەل ئێستا و مناڵەکان فێری ئەوە ئەکەن چەنەها یاری و ئەوان کە فێریانەکەن ڕۆژانە خەریکی کوشتن و بڕین و ئەنوا شتەکانی دەخوربان یاری دراما تورکیەکان کە لە هەتا بەڵێ لەو زنجیرانە درامایانە لە مستەسەرەکانە لە فلیمەکانە یعنی ڕێسایەک یاسایە قانون شتێکی لەسەر ئەمە سنوورێکی بۆدانە بڵێ ئەمە مناڵە لە ئێستاوە فێری ئەمە ئەبێ سبێنێ خوێن ڕێژێک دەرەچێت پیاوکوژێک دەرەچێت جەردەیەک دەرەچێت کەسێک دەرەچێت بێتە
ڤایرۆسێکی گەورە ئەبێتە مەساتێ بۆ کۆمەڵگاکەی. بێگومان دکتۆر ئاراز ئاماژەی بەوە کرد ماوەی تروای لێ دێ پۆلیس گیرەخوا بەدەست هەموو ئەم تاوانکارانەوە ئەم هەموو پیاوکوژانەوە ئاسایش گیرەخوا مرور گیرەخوا زیندانەکان پڕە بنەبێتەوە لەسەر دەرامەتی گشتی ینی بژێویان دابین کە سێژەمە لەوەچە کابرا لە ماڵەوە دوو ژەمنانی نەدەنێ بەڵام لەوێ سێژەمە لەو برنج و گۆشتی دەنێ سوودمەند و بەرژەوەندی یان بەرژەوەندی ئەو کەسانە چییە کە لە پێناو ئەوەی بەس کاریگەری ئاین نێڵن ئامادەیە کۆمەڵگەی پڕ بکە لە پیاوکوژ ئامادەیە خێزان بەرەو هەڵوەشانەوە بچێ ئامادەیە منداڵ پەرتەوازە بێ و لە سۆزی دایک و باوک دوورکەوێتەوە سوودمەندی یەکەم کێ و بۆچی ئەوانە ئامادەن کۆمەڵگەکان پڕ بێت لە پیاوکوژ بەڵام کەمێ بە پرەنسیپ و مەبدەئەکانی ئیسلام کار نەکەن. بەڵێ وەی وەکو باسمان کرد کاتێک کە ڕووناکیە تاریخیە پێچرێتەوە ئەم فکرانە ئەم بۆ چوونانە کە غەیری ئاینی پیرۆزی ئیسلامە هەمووی لە تاریکی ئاشین لەوە ماژین و ئاناوێ هەر خۆیان حاکم بن حکومت بن دەسەڵات بن تەنانەت وەکو ئەوەی کە ئیدعاەتی خوایەتیش بکەن بپەرسترێن لە غەیری خوا نەعوذ بالله و خەڵکی هەمووی بەندەی ئەوان بێت باوەڕیان بە ئاشتی و بە تەبایی و بە یەکۆژیان و بە یەکسانی نییە کە ئەبینین ئەمانە هەمووی وێنەی جوان و ڕاست و دروست لە ئیسلامە پێشکەش کراوە بۆیە ئەم کەسانە ئەیانێ خۆڵ بکەنن چاوی خەڵکیەوە ئاینی پیرۆزی ئیسلام دایناوە کە یەکێک کەسێکی کۆش بکوژرێتەوە ئەفەرمێ ژیان هەیە لەما چونکە ئەو کەسە کە زانی ئەکوژرێتەوە دەستناوە بۆ خوێنی کەسێکتر بیکوژێ ئەو کەسێک کە دزی کرد دەستی بپڕدرێ کە زانی دەستی ئەبدرێ دەستناوە ماڵی خەڵکی تاڵانی کە ئەنجا هەروەها هەموو شتەکانی تر یاسایەکی حەدێکی بۆ دانراوە سنوورێکی بۆ دانراوە سزاک و عقوبەیەکی زەجێکی بۆ دانراوە بۆ ئەوەی خەڵکی بجێڕێتەوە لەمانە خۆ ئیسلام پارێزگاری لە مرۆڤاناکە بۆ نمونە ئەو دەستە کە بێڕێزە بێ بەدزی ئەبردرێ کە حەقی نییە و ئەفەوتێ بەڵام بە غێری ئەوە وەکو توهمەیەک وەکو ئەوەی تەعدایە کەسە بیبڕێ ئەبێ خوێنێک با بە خاوانەکەی کەواتە لە غێری ئەوەیە بەڕێزە بەڵام کاتێککە بۆ خراپە بەکارێنێ بێڕێزە بەڕاستی ئەوەش مای ئەسەفە وەکو بەرپرسان ڕایانگەیان ئەڵێن ئەوانەی کە لە ئێستا خرێنە سجنەکانەوە لە باتی ئەوەی بۆ ئیسلاح بخرێن باڵکو فێریشی ترە بن تەنانەت لەناو سجنەکانە مادەی هۆشبەر بڵاو بێت و ئایا چۆن ئەچێ لەکوێ ئەچێ چۆن بڵاوە بێتەوە چۆن کردن فرۆشتی پێکرێ ئەمە شوێنی پرسیارە پێویستە داواکاری گشتی بە دوچنی بۆ بکە و ئایا ئەم تاوانانە کە بڵاوە بێتەوە بۆچی ئایا کەسێک کە تاوانبارە ئەخرێتە ناو تاوانبارەکانی ترەوە یا جا ئەکرێتەوە بۆ ئەوی ئەوان دیشت ئەو تاوانە نەگرن ئایا ئەم کەسە وەکو بەڕێستان ئاماژتان پێکرد ئەخرێتە سجنەوە پەروەردە ئەکرێ و قەڵەو ئەکرێ و دوایی مەهارەی زیاتر پەروەردەیەکی ژەخرێتەوە نێو کۆمەڵگەڕاستەکەم دکتۆر ڕەسوڵ چی بکرێت لە پێناو ئەو کاریگەریە جوانە بەردەوام بێت لە کۆمەڵگای ڕۆڵی ئێمە جەنابەت وەکو مامۆستایەکی زانکۆ مامۆستایەکی ئاینی دایکێک لە ماڵەوە مامۆستای لە قوتابخانە ئەم کاریگەریە جوانە ڕەوشتە باڵەکانی ئیسلام پێکەوە ژیان و هەماهەنگی و لێبوردن گیانی خۆشەویستی و ژینگە دۆستی و هەتا ئاژەڵ دۆستی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەلگا بەردەوام بێ و نەیەڵین شەمشەمە کوێرەکانی ئازادی شەمشەمە کوێرەکانی ئازادی شەمشەمە کوێرەکانی زانین ڕووناکایی ئاینی پیرۆزی ئیسلام ببوغزێن و پێیان وابێت کە خۆیان وەڵامی هەموو پرسیارەکانی مرۆڤدەنەوە لە کۆمەلگەدا وەی نەحەزانی ئیسلام تەعانوتێک و تەکەبور و تەجبورێکیانتیایە دانانێن بە حەقیقەتە ئێنا ئەگەر دانیان پیا بنایە لەبەر خۆیان لەبەر ماڵ و مناڵی خۆیان سەرەتا لەبەر خۆشیان و لەبەر بوونی خۆیان ئەبوایە بیان وتایە هیچ نا بە برەو بین بە بەها بەرزەکان بەها پیرۆزەکان کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕەچاوی ئەوەی کردووە یعنی بۆ نمونە دۆستێک گێڕایەوە لە یەکێ لەم وڵاتانە ئەوروپا ژیاوە مامۆستاکە دەرسی وتوێتەوە ئافرەتێکی بینیوە مناڵەکەی نردووە وتوێتی سەیری کردو ئەم مناڵە دراوسیان بووە و لە بنەماڵێکی موسڵمان نەبووە وتوێتی بۆچی هاتووی توێتی دایکم نردوو دایکی لەگەڵایە بەڵێ لە دوورەوە وەستاوە کە سێرەکە ئیشارێ بکە بەڵێ ئەوە ئەڵێ بۆچی دوای چاوپێکۆتنی لەگەڵاکە ئەڵێ خۆ تۆ باوەڕت نییە بە ئیسلام بۆ ئەو مناڵە دێنێ وڵاهی ئەڵێ لەبەرەوە کە بینیم مناڵەکان کە ئێوە پەروەردەتان کردوون موسڵمانن ڕێز لە دایکیان نەگرن دەستی دایک و باوکیان ماجەکەن حەزم کرد منیش مناڵەکەم ئەوە پەروەردە بێ سبێنی نەک بمکەنە دەرەوە بە بێڕێز تەماشام بکەن یعنی بۆ مناڵەکانیانە پەروەردە نەکەن بۆ ئەوانەی کەوا هە لەبەر مناڵ و خێزانەکانی خۆیان
هەلا هەموو کەناڵەکانی ڕاگەاندنەکانە کە من زۆر گلەیمهێل یعنی ئەو کەناڵانە کە لە ئێستا لە کوردستانە هەن ئەڵێ لە کەناڵ ئەڵێ لە وڵاتێک کەژە موسڵمانی تیانە یعنی لە بەرنامەی هەروەردەکردن دوور لە بەرنامەی ئاینی پیرۆزی ئیسلام مەفروزە کە هەموو شەوێک سەعاتی تەرخانکەن بۆ بەها جوانەکانی ئیسلام بۆ تەسکیە و ئەخلاق و تەسەوف بۆ ئاکارە جوانەکان پێشکەشیکەن خەڵکی ڕێنمونیکەن فێری ئادابی جوانیانکەن بۆ ئەوەی کە کۆماڵگاکە شپرزە نەبێ نەشێوێ و بەها جوانەکان پارێزگاری لێ بکرێ و کۆمەڵگا بە پاچی بمێنێتەوە ئەو فەوزایە دروست نەبێ کە ئەبینی لە هەنێ شوێنە سەر هەڵەدا حسابە گەور و بچووکی ناکرێ ڕێزداناندرێ بێئەدەبێکرێ بەرامبەر بە باوک بەدایک بە مامۆستا بە گەورە کە ئەمانە لە شوێنی خۆیان بەڕاستی سەر ئەکێشێ بۆ ئەوەی کەوە کۆمەڵگا سیقە و بتمانە لە دەست بە ڕێز و خۆشەویست لە بینی خێزانە نامێنێ لە هەموو بەهاکانی ئەم بەناو ئازادی دیموکراسی ئەوەیە کە ڕۆژێکیان دیاری کردووە بۆ ئافرەتان هەموو ڕۆژێک ڕۆژی ئافرەتانە ئیسلام دیاری کردووە کە مافی ئافرەت چەنەیە مافی خێزان چۆنە کە چۆن ئەبێ ئەو پیاوە ڕێزی بگرێ کە چۆن مافەکانی بپارێزێ چۆن حەقی لەسەر ئەو داناوە وەکو حەقیشی لەسەر ئەم بە پێچەوانەوە بەڵام کاتێک کە ئەم مافانە لە بینە نەما سیقە بتمانە نەما ئەبینی ئەوە دەرەچێت کە ئەیبینی زۆر باش دکتۆراز لەم بابەت لێبوردەیی ئیسلام و کاریگەری ئیسلام لە ڕووی لێبوردەیی و بەخشینی ئەوانی ترەوە چەند ڕۆژی ڕابردوو لە یەکێک لە فیستیڤال و کۆبوونەوە جەماوەریەکانی کوردستانە کەسی بکۆش دوای 7 ساڵ لە زیندان و سازشکردنی بنەماڵەی کوژرا و بۆی وەکو عەفوێک دەچێتەوە ئەوێ برایەکی تری کوژراوی یەکەم دەکوژێتەوە 7 ساڵ هەڵگرتنی ڕق و بغز بەرامبەر بە عایلەیە کە تۆ هێشتا کەسێکیان دێکوشتووە هێشتا نەتوانێت ئەم بغزە زاڵی بەسەر بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جار کابرا بە ئەم قەزەگە کەسەکەش بگوژێت لەوە چێ لێبوردنت بۆی هەبێ یامەگە بەنا قەزی بوو بێ کاریگەری ئیسلام لە ڕووی لێبوردەیی و یەکتر قبولکردن و بە چای بغز سیر نەکردن و نەهێشتنەوەی ڕق و بغز بەرامبەر ئەوانی دیکە لە چیدایە خۆی ئاینی پیرۆزی ئیسلام دینی هەر یەکێک لە ناو پیرۆزەکانی خۆی گەورە العەفوە دینی عفو دینی تەسامح دینی لێبوردنە تەنانەت ئێستاکانە ئێستش زۆربەی بە تایبەتی ڕووداوەکانی هاتوو چۆ کە مردنوانێتی یەکەوێ کە ئەچینە مەجلیسەکان و سوڵحەکانە کرێ هەر بە ناوی دینەوە بە ناوی قیامەتەوە و پاداشی ڕۆژی قیامەتەوە ئەم وتارە درێ و قسە ئەکرێ و بەرامبەریش خاوەن حەقەکەش کە لێ خۆشە بێ لەبەر خاتی خۆی گەورە لێ خۆشە بم چونکم لە ڕۆژی قیامەتە پاداشمەداتەوە تەنانەت ئەگەر کەسێک بکوژێ ئەگەر قەتی عەمدیش بێت خیتابی دینی خیتابی قورآن دياله فمن عفي من أخيه شيء لا ببرانا وأبا بو أو رقوقين وبغزو بنابردن وبوكشنا نمينه ببرانا وإذا توك كسيك خوشويسك شيء كوشوي بو يبرد من كاتو أماج قرآن وخطاب قرآن كلا سر لبرتنو لسر برايتو لسر خوشويسي كلا يد ما نشأ أما براي ديني معنا أما العقيدة براي إما راس هوانيكي كردو هاليكي كردو حقيقي إما كردو تلاي هان معنا ده لسر عفو كردن هتاكو أجر بو قصاصي أندامج فمن تصدق بها فهو كفارة لا أجد لبناء خوي جورا لي خوش بخوي جورا لجناها كاني خوش به أم بيكنا والديني أم بيكنا وقيامته باشترين هندانا باشترين بدافع وبالنرا كاتك إما كسك هلايك من برام بركة كسك حقك ما نخوا إما اللي خوش منه وشاوري بهداشتي خوي جورا كل روج قيامته أما فاكتورك ودافعك زوزر بهذا بلام أم بنابردنا بو زماني زبري خيالاتي كونو أمانو بنابردنا بو طولو هر بدوي طلب قردو طلب الزبر أما بالصبر أم خطاب دين وبرنا كاتا والدين دائما بس عفو اللي خوشبون فمن عفي من أخيه تناند لمحاكمة كان قاضي بوينية لحدود شفاعتك بس قصاص أبوي شفاعتك دعوة وكان كسي برامبر كلم كسا خوش به لمجال الشفاعة لحدود مجال الشفاعة حدود حقي خوايا أما حقك إنساني تيك ولا دنيا تواني عفو بكي وأمجوا من ليك بتي يعني لواني
لەوانەیە بەبێ مۆبایلەکە مانگانە و هەفتانە و ڕۆژانە بە تایبەتی جەنابی مامۆستای ئاینی لە هەموو شار و شارۆچکە و گەڕگەکانە بەشداری سوڵحی بە تایبەتی زیاتر هی هاتوچۆی ڕووداوی هاتوچۆیە هەموو دەیان ئەفو لێخۆشببوونی گەورە بینانی عیلە تیاچووە سێ چوار کەسێک تیاچووە کەسێکی تیاچووە کابرا زۆر لە بەرخاتی خی گەورە و لە پێناوی خی گەورە ئەف یەکەم و قەزا و قەدەری خوایە خی گەورەیە ئەم بەم عقیدەوە بۆ ئیمانە بیرەکاتەوە ئەمە یەکێکە لە شتە هەر جوانەکانی ناو کۆمەڵی ئێمە یەکێکە لە سیماتە بەرزەکانی کۆمەڵی کوردەواری کە بەرهەمی دین و بەرهەمی ئیسلامە بەداخەوە کە ئەو هەموو دژایەتی دینی زۆر باشە دکتۆر کاریگەری ئاین لە بواری معریفۆ زانستدا لە چەند مانگی ڕابردوو کتێبخانەی گشتی هەولێر ڕایگەیان کە پڕفرۆشتین کتێبەکانی پێشانگای ئەمساڵ کتێبە ئیسلامیەکان بەمەش شەمشەمە کوێرەکان وە کۆڵێک کێشکەوتە کەولیان پێیان ناخۆش بوو لە کاتێکا دەوڵەمەندی و پارەی باش و بندیواری ئەندامەکانی خۆیان و لەوە چێ گەنجی ئیسلامی بە کرێکاری و بە پاشەکەوتی موچەیەکی داماوانە ڕۆشتوێ کتێبی کرد لە کاتێکە ئەلحەمدولیلا لە سلێمانیا دەیان دەستگا هەن هەر بە خۆڕایی کتێبەخەنە ماڵەکەتەوە کە گومانە لەسەر پێغەمەری خوا بە ناوی کەسایەتی ئیسلام لە قورانی مێژوەوە بۆ قورانی بۆ ئیسلامی قوران و ئەو کۆمەڵە شتی دیکەن کە ئەوانەی کە گومانیانێ نووسەر عەرەبەکان وەریەگەڕن بە نرخێکی زۆر کەم ئەیدەنە خوێنەری ئێمە لە کاتێکا کاریگەری ئیسلام و کتێبە ئیسلامیەکان زۆرترە ئەم کاریگەری لە چێوە سەرچاوی گرتووە سوپاس بەخۆی گەورە میلەتی ئێمە میلەتێکە ڕووی لە خێر ئەهلی خێرە و سوپاس بەخۆی گەورە هەتاکو ئێستاکانت دافعی دین و پاڵنەری دینی زۆر زۆر بەهێزە ئەنی بە تایبەتی چینە دیندارەکەش دوای منە چینە هەژار و دەستکورتەکەیە و سوپاس بەخۆی گەورە ساڵانە کە پێشەنگای کتێبی نێودەوڵەتیەکرێتەوە لە هەولێر پڕفرۆشترین و بازارگرنترین کتێبە ئیسلامیەکانە نەک دینیەکان کتێبە ئیسلامیەکانە بە تەحدید و هەرچەند بەعزێ ئەم لاولاشەکەن و بەعزێ کتێبیش لە ئادەن بە ناوی ئەم جۆرشتانەوە ئەوە هیچ لە بەهاکەی کەم ناکاتەوە و ئێستش ئەوەی کە خوێنەرە ئەتوانین بڵێن پڕفرۆشترین کتێب و خوێنەرترین خەڵکە دیندارەکەیە و ئەمە بە تایبەتی لەم سەردەما ئەم هەموو جەنجاڵی و ئاڵۆزی تەکنەلۆجی و ئامێر و شارستانێتی ئەوروپاکە خەڵکەکەی توی شڕەژانێک کردو تەنها شتێکە ڕۆحی تێبکە دین و ئیسلام و ئەو دینە پاکەیە ئەو کتێبەیە کە بە کتێبی لە ڕووی ڕۆحیەوە هەست بە تێربوونی ڕۆحی و دەرونی ئەەکەی بەڵام کۆمەڵە کتێب هەیە بڕوا بکەم ڕۆحیان و نەفسیان زۆر ماندووە بیکە خوێنیتەوە هەر نازانی ئەمە چی خەریکی چێ و داوای چی لێکە کتێبێکانی کردو نازانم دوو لە ڕووی میزەکە کەری تۆپی و نازانم ئەو بۆ خۆمانە شتی بێمعنە هەمی کات کوشتن و چاواشەکردنی زۆر باشە زۆر زۆر بە کورتی لە بابەت کاریگەری ئاین لە کۆمەڵگەدا زۆر بە کورتی کۆتا قسەت ئاین لەسەر ئاستی تاک لە ڕووی عقیدەوەی فکری ڕۆحیەوە ئینسان تێرەکە ئینسان ئارامەکاتەوە ئینسان دا ئەمەزرێنێ وەکو تاک و لە ئاستی کۆمەڵیشە هەمومان هەست دەکەین کە خوایەک ڕقیبە بەسەر چاومانەوە بەسەر سەرمانەوە ڕقیبە و بەسیرە و خەبیرە و مافی دەوروبەرەکەمان پێشێل ناکەن ئەمە ژواکە کە خەڵکە دیندارەکە خەڵکەکەی دەوروبەرمان دەستمان حەسابەتەوە کۆتا قسەی جەنابتان زۆر بە کورتی وەڵام من داوای لەبوونەکەم ئەگەر کاتەکە لەوانەیە تۆزێ بخانێ بەڵام من ویستم ئەمەش بەوەش کەم کە ناحەزان بەردەوام لە پیلان و معامەران لەم هەفتەی ڕابردوو و پێشووترە یەک دوو کەس هاتبوون بە ناو ڕۆشنبیل بۆ زانکۆی هەڵەبجە تەمەەن ناحەزانێک لەوێ ئەوزام داوەتیان کردبوون بانگێشیان بگنە و کەسانش پێم وایە پێویست ناکە ناویان برین چونکە لە یەکێکیان بە تایبەتی لە بەها مرۆڤایەکان شۆراوەتەوە کە بێڕێزی کردبوو و سوکاتی کردبوو بە ئاینی پیرۆزی ئیسلام کە ڕەدی ترابەوە الحەمدوللا و دەمگوڵ کرابوو کە و کەسەر خۆی لە کوردستانە ناژی بەردەوام ئەمانە خەریکی معامل پیرانن تەمانە مەسەرە کێشێ بۆ توندوتیژی بۆ جوابدانەوە بۆ ئەوەی کە پێکۆژیان و ئاشتی نەهێڵێ کە ئەمە حەقوایە دەسەڵاتداران ئەمانە منعکە نەیان هێڵن و ئێمە هەموو هەوڵ بین کە ئێستا ئەم هەرێمەمان کە خۆی گەورە پێیاوین بە ئاشتی و تەبایی و برایەتی تیا بژین پارێزگاری لێ بکەین هەمومان لەناو کەشتێکین ئەگەر کەشتێکە کون بێ هەمومان غارەقەبین بە تایبەتیش کە ئێمەوە بەرەو ئیستیقبالی ڕەمانگی پیرۆزی ڕەمەزانە چین و کاریگەری لەوە دەرەکەوێت کە لە گەورە و بچووک و نێر و مێ هەمووی ڕوئەکەنە مانگی پیرۆزی ڕەمەزان بە زیکر و تاعات و عیباد و خوانەسی و ڕۆژوو ئاوەدانی ئەکەنەوە و هومێدەوارین ئینشاءڵڵا ئەمە بێتە عزتێک بۆ ئیسلام و مسلمانان زۆر سەرکەوتوو بن. بۆ بەڕێز دکتۆر ڕەسوڵ حەسەن مامۆستای زانکۆ و دکتۆر ئاراز محەممەد ساڵح مامۆستای زانکۆ سوپاسانەکەم بەرنامەکەتان ڕازاندەوە سپاس بۆ ئامادەبوون. عزیزانم سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ. دەستی ئێوەش خۆش بێت. دەستان خۆش بێ یاخوا سەرکەوتوو بن. زۆر سپاس.